دیارە دیدارەکە دەستگای شارپرێس ڕێکی خستووە بۆ کۆمەڵێک ئەکادیمیست و مامۆستای زانکۆ بۆی کە بەوردی لەسەر هەموو لایەنەکانی بەکارهێنانی یا مەترسیەکانی بەکارهێنانی چێکی کیمیاوی گفتوگۆ بکەن و ئاماژە بکرێ بەوەی کە ئێمە هەر لە ڕابردووە تاکو ئێستا بەردەوام چێکی کیمیاوی لە دژی کورد گەلی کورد بەکارەهێنرێت و ئەمانەوێت کە مەترسیەکانی بخینە ڕوو چەند لایەنێکی هەیە لایەنی ژینگەی هەیە لایەنی مرۆیی هەیە لایەنی یاسایی هەیە بۆ ئەمانە هەوڵمان داوە کە خەڵکی پسپۆر خەڵکی شارەزا لەسەر ئەوانە کار بکەین و پێمان وایە کە ئێستا لە دنیای دەرەوە لە ناو پەرلەمانی ئەوروپا بۆتە ڕۆژەف بەتایبەتی کە سوپای تورکیا چێکی کیمیایی بەکارێنەوە لە پەرلەمانی عێراق گفتوگۆی دەبارەوە کراوە ئێمەش دەمانەوێت وەکو دەستگایکی میدیایی زیاتر فۆکسی بخینە سەر بۆی کە بە دنیای ڕابگەێنین بەکارهێنانی چێکی کیمیایی لایەن تورکیاوە یەقینە لە هەرێمی کوردستان و ئەمە پێشێرکارێکی یاسای نێودەوڵەتیە پێشێرکاری ئەو یاسایە کە چەکی قەدەغەکراوە بەکاربێت لە جەنگەکاندا و هەوڵ دەدەین لە ڕووی میدیاییوانەی فۆکس بخینە سەری بۆی کە زیاتر لە دۆستەکانی کورد و لایەنە پەیوەندیدارەکان بە ئاگابێنەوە لەم ڕووداوی کە ڕۆدا لە هەرێمی کوردستان. ئێمە کۆنتاکتێکمان لەگەڵ پەرلەمانی ئەوروپا هەیە و چەند کارکتەرێک چەند پەرلەمانتارێکی ئەوروپا لە چەند ڕۆژی ڕابردووە هەم یاداشتیان ناوە پەرلەمانی ئەوروپا و هەم کۆمەڵێک ئیمزای خەڵک بۆ بۆستانە و دژی بەکارهێنانی کیمیایی ئەویان داوە بە پەرلەمانی ئەوروپا و خۆشیان لە ئەگەر بینی بێتان لە شاپرسیش بڵاومان کردوانێ بە نووسین بابەتیان لەسەر ئەم بابەتە نووسیوە کە تورکیا کە داوای ئەندامەتی لە ئەوروپاکان لە هەمان کاتا چەکی کیمیایی بەرامبەر بە خەڵکی سیڤڵ و ناوچەیەک لە دەروی سنووری خۆی بەکارهێنێت. دیداری بنجانە هەم بە ناوی ئەو خاتونەوەیە کە سەرۆکی سەندیکای پزیشکانە تورکیاوە ئەو ڕایگەیاندە بوو کە چەکی کیمیایی بەکار هاتووە و لە بەرامبەرەوە تورکیا سزای داوە زیندانی کرد.